بناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستان من دانا محەممەد ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی ئەمڕۆ پێشکەشەکەم. ماوەی چەندین ساڵە شاندی هەرێمی کوردستان دەچێتە بەغدا و دێتەوە. چەندین ساڵە دەوترێت موچە دێت موچە نەهات، موچە پاشەکەوت کرا موچە لی بڕدرا، موچە بەغدا نردی موچە بەغدا نەینات. دیسانەوە شاندێکی دیکە و تەکنیکی و چوزانم شاندێکی دیکەی باڵا چوونەوە بەغدا، بەڵام هەموو جارەکان هەر چارەسەریەکی کاتی بۆ کرا و دوجار کێشەکان هەروەک خۆیانمانەوە بگرە گەورەتریش بوو. ئەمشەو ئێمە پرسی موچە و داهات لە هەرێمی کوردستان و سەردانی شاندی هەرێمی کوردستان بێگومان ئەمڕۆ شاندێکی تەکنیکی سەردانی بەغدای کردوێتەوە. بۆ ئەم تەوەرێ و لەم ئەڵلقەی ئەمڕۆماندا میوانداری ڕۆژنامەنووسێکمان کردووە کە ماوەی 8 ساڵە خۆی بەرنامە پێشکەشەکات. زیاد لە نزیک بە 2000 ئەڵلقە لە بەرنامەی ئەمڕۆی پێشکەش کردووە لە کەناڵی ئاسمانی پەیام. ئەویش هاوکارم ڕۆژنامەنووس کاک حەکیم حەمەدە. کاک حەکیم سڵاوی خوا دەکەین کاکدانە. کاک حەکیم دوای 8 ساڵ لە پێشکەشکردنی ئەم بەرنامەیە بۆ دوای نزیک بە 2000 زیاتر لە ئەڵلقەوانە لە بەرنامەی ئەمڕۆ ئێستا حەکیم وەکو ڕۆژنامەنووسێک میوانە. فەرق چیە لەوەی تۆ لەوێ دانیشتیت و جاران تۆ لێرە دانیشتی میوانت مقابلا کرد و پرسیارت ئاڕاستە کرد؟ وەڵام ڕۆژ جیاوازەکەی من وەکو میوان لە خزمەتاندام پێشتر وەکو پێشکەشکار پرسیارم ئاراستە کردووە. ڕەنگە بۆ چونم زۆر هەبوو بێ لەسەر کێشەکانی هەرێم، لەسەر موچە، لەسەر ئەو نەعەدالەتەنەی بەرامبەر بە خەڵک دەکرێت، بەڵام بۆ چوونی شخصی خۆم کەمتر دەربڕیوە بەهۆی پێگەکەمەوە. بەزەمەدە وەکو میوان خۆدا ئازادی زیاتر بۆ چوونەکانی خۆ دەربڕی. حەقی هەموو میوانانە لێکەینەوە کە چۆن بەگیرت هێناون و پرسیارت لێ کردوون. ئێمەم شەو هەوڵەین تەوەن جەنابەت ڕۆژنامەنووسێکی بەدواداچوون زۆرەکەی متابعەت زۆرە و ژمارەیەکی باش و ئەرقام و داتایەکی باشیشت لە سوپاس جەنابیشی دەکەین. سوپاس دەکەم. بالەوە دەست پێ بکەین ئەمڕۆ شاندێکی تەکنیکی لە هەرێمی کوردستان دیسانەوە چۆتۆ بەغدا. ئەم شاندە بۆ چوون ئیشیان چییە؟ چ گرفتێک ماوە دیسانەوە شان دەڕاتەوە؟ بەڵێ دیارە پرسی موچە لای هەمووان معلومە کە پرسێکی زۆر کۆنە و بە تایبەت لە دوای ساڵی 2014ەوە کاتێک کە دەستکرا بە هەناردەکردنی نێوتێرێم لەو کاتەوە سەری هەڵداوە و تاوەکو بڕیاری دادگای فیدراڵی دەرچوو لە 21/2/2024 کە چارەسەرێکی ڕیشەیی تێدا ئەگەر بڕیارەکەی دادگای فیدراڵی جێبەجێ بکرێت کێشەی موچەخۆران، فەرمانبەران، خانەنشینان، زیندانیانی سیاسی، شەهیدان و پرسی پلە بەرزکردنەوەش چارەسەر دەکات. بەڵام تاکو ئێستا حکوومەتی ماوە سەر کوێرێم خۆی دزیوتەوە لە جێبەجێکردنی بڕیاری دادگای فیدراڵی. ئەگەرم بڕیارە جێبەجێ بکرێت و کێشەی موچەش کۆتایی پێدێ. دیارە وەفدە ئەمڕۆژ کە ڕۆشتون وەفدێکە کە لە بەڕێوەبەرایەتی خانەنشینی هەرێمە زیاتر بۆ پرسی هاوتاکردنی موچەی سەربازی ڕۆشتون. وەکو بەڕێستان ئاگادارن کە لە کۆتایی 2022 لە 23/11 لەو کاتەوە دادگای فیدراڵی پرسی خانەنشینی یەکلا کردەوە. بەڵام تا ماوەیەکی نزیکەی 2 ساڵ حکوومەتی ماوە بەسەر کوێرم خۆی دزیەوە وەستەمێکی زۆری لە خانەنشینان کرد کە بڕیارەکەی دادگای جێبەجێ نەکرد کە هاوتاکردنی موچەی خانەنشینان بوو لەگەڵ عێراق. لەماوەی ڕابردووی کە خانەنشینی مەدەنی بوو بێ موچەکەیان هاوتا کراوە، بەڵام تاکو ئێستا خانەنشینی سەربازی موچەکەی هاوتا نەکراوە. تاوان کۆمەڵک گرفت و کێشەژێ لە هاوتاکەی خانەنشینی مەدەنی. هەندێکیان ساڵی خزمەت و کۆمەڵک بابەتیان بۆ بڵێ وەکو پێویست بۆ هەژبار دەکەوە. هەوڵ هەندێک گرفتێوە نیە؟ بەڵێ بە پێی وەرچوونەیە کە ئێمە کردومانە ئەوش کە خانەنشینی مەدەنیە دیارە بە پێی تۆماری بایۆمەتری زیاتر لە 113,000 خانەنشینی مەدەنی هەیە و زیاتر لە 133,000 خانەنشینی سەربازیش لە هەرێمی کوردستان هەیە. لە مەدەنیەکەش ئەوەی کە کراوە بەکەم و کوڕی کراوە هەندێکی هەڵی تێدا بووە پێویستە لە ماوەکانی داهات و چارەسەر بکرێ و کۆی و بڕپارێش کە پێویستە بۆ هاوتاکردنی بەپێی بڵین وەزارەتی دارایی هەرێم کە بڵاوی کردەوە 54 میلیاری پێویستە. ئەو بەس بۆ شارستانی بۆ سەربازی و مەدەنی کە هاوتا بکرێت لەگەڵ عێراق. دەر لە خۆناغی یەکەمەوە مەدەنیەکە هاوتا کراوە بەڵام کەم و کوڕی تێدایە، بەڵام سەربازی ماوەی کە زیاتر پێوەستە بە وەزارەتی پێشمەرگە.
دیارە ئەوانەی کە لە هەرێم بەشێکیان بڵێن بە پیاسەی سیوەشت کە تایبەتە بە خانەنشینی پێشمەرگە بەوە بڵێن خانەنشین کراون ئەگەر موچەکانیان هاوتا بکرێ بە تایبەتیەوەی کە پلەکانیان بەرزە موچەکانیان کەم دەکات لەبەرەوەی کۆمەڵی خەڵکی شەبووە کە بڵێن بە پلەی بەرزی سەربازی لە هەرێم خانەنشین کراوە بەڵام ڕۆژێک بەفعلیە و پلەی نەبینیوە بەڵام ئەگەر جێبەجێ بکرێت لە بەرژەوەنی خانەنشینانی بڵێنەوانەی کە خانەنشین لە وەزارەتی پێشمەرگە موچەکانیان لە خوار 500,000ەوەیە ئەو کاتە موچەکانیان دەبێت بە 400,000 ئەگەر جێبەجێ بکرێت دیارە ئەمڕۆ دەبەوە ڕۆشتووە کە ئەوەش چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە و حەقە چارەسەرێکیشی بۆ بدرۆزرێتەوەی کە موچەی کەمە باجیەوە نەدا کە موچەی زۆرە و یاخود بەنادەت پەروەرانە لە ماوە ڕابردوو موچەیەکی زۆر بڵێن موچێکی زۆری خانەنشینی بۆ بڕاوەتەوە وەجگە لەوەش کە بڵێن یاسای خانەنشینی عێراقی یەگرت و تاوەکو ئێستا دوو بەرگەی لە هەرێم جێبەجێ کراویکیان ئەوەی کە موچەی خانەنشینانی مەدەنی و ئاسایش و پۆلیسیش بڵێن ئەو دوانش لەگەڵی هاوتا کراوە لەگەڵ لێبرینی خانەنشینیش کە لە مانگی ڕابردوو بەڵێ لە 107ەوە بەرز کراوەتەوە بۆ لە 100دا و حکوومەتی عێراقیش خۆی لە 115 دەخاتە سەر ئەو لە 125 پێشتر لە هەرێم بڵێن لە 107 موچەی بنەڕەتی بردراوە لەگەڵ حکوومەتیش لە 112ەوە پێویست بوو کە بخاتە سندوقی خانەنشینی بەڵام لەبەرەوەی لە هەرێم سندوقی خانەنشینی نەبووە موچەکە بردراوە بەڵام چارەنووسی بڵێن ئەو پارەی کە لە فەرمانبەران لە کاتی خزمەتی وەزیفی بردراوە خورا و بڵێن نەخراوتە سندوقی خانەنشینی باش وەکو ڕۆژنامەنووسێک ئەکرێ یاسایەک چەند فەقرەیەکی لێ وەربگیرێ و بەڵام ئەوەکانی دیکەی فەرامۆش بکریانی تا ئێستش ڕۆژانە ئێستا لە هەرێمی کوردستان کە فەرمانبەر خانەنشینە بێت تەمەنیەگا بە تەمەنی خانەنشینی کە 63 ساڵە هەر بەو یاسا جیاوازانی کە لە هەرێمی کوردستان بەرکار نەکرێت نەک بە یاسای ژمارە 9 یەکگرتووی ساڵی 2014 پەرلەمانی عێراق بەڵ دیارە لە بواری خانەنشینی پێشتر لە هەرێمی کوردستان فەوزایەکی زۆر هەبوو لە بواری خانەنشینی هەم لە یاسا زیاتر بڵێن لە نزیکەی دە یاسا بۆ بواری خانەنشینی لە کوردستانە هەبووە ئەگەر ئەم یاسای بە تاواتی بەرکار بکرێ و کێشەیە چارەسەر دەبێت کە یاسای خانەنشینی عێراقی یەکگرتوو ژمارە 9 ساڵی 2014 هەموارکرا و هەموو جۆرەکانی خانەنشینی لە خۆ دەکرێت ئەمە بڵێن ئەو فەوزایش کۆتایی پێبێنێ گرفتێکی تریشە بوو کە لە ماوەی ڕابردوودا ڕوبەڕووی بەشێک لە خانەنشینانی سەربازی بۆ ئەوەی ژەوەیە کە بەشێک لەو خانەنشینانە لە بەڕێوەبەراتی خانەنشینی هەرێم دۆسییان نەبووە لە وەزارەتی پێشمەرگە بووە لە هێزی 7 هەبووە کە پێویستەوەش چارەسەری بۆ بدۆزرێتەوە ئەگەر ئەم یاسایە جێبەجێ بکرێ هەم بڵێن هاوتاکردنی موچەکە هەم ئەوانەی کە فەرمانبەری گرێ بەسن لی سوودمەندەم لە کاتی خانەنشین بوون هەم ئەوانەی کە وارسی بڵێن خانەنشینن ئەوی شەر بڵێن لە خزمەتی ئەوانیشدایە جا دەبێت لەبەرەوەی کە بڕیارەکەی دادگای فیدراڵی دەرچووە دەبێت لە قۆناغی داهاتووە بڕیاری دادگا هەر جێبەجێ بکرێ وە لە ماوەی ڕابردووشدا هەوڵدراوە بۆ بەرکارکردنی ئەم یاسای لە هەرێمی کوردستان بۆن فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە خولی پێشووی پەرلەمانی کوردستان خولی پێنجەم کە ئێستا کۆتایی پێهاتووە یەکێک لە کارەکان کە بەردەوام داوای کردووە کەم یاسایە جێبەجێ بکرێ یاسای خانەنشینی عێراقی یەکگرتوو چووکە لە 2014ەوە بڵێن دەرچووە لەو کاتەوە ینی ماوەی 10 ساڵە ینی غەدر لە خانەنشینیان کراوە و ئێستاش کە تا ئەمڕۆ قسەی تیادەکەین ئەوەی کە ئێستا فەرمانبەرێک لە هەرێم خانەنشین بکە هەر بە یاسا کۆنەکەیە کە زیانی زۆر لێدا بۆ نمونە بە یاسا کۆنەکە 6 موچەی بنەڕەتی پێدرێت پاوەکو پاراشتی کۆتایی خزمەت بەڵام بەپێی یاسا بڵێن یاسای یەکگرتووی عێراق 12 موچەیە بە دەرماڵەوە کەم یاسای جێبەجێ بکرێت بڵێن موچە خۆران لە کاتی خانەنشین بوون سوودێکی زۆریان پێدەگات باش وا لە 29 نزیکە بینەوە هێشتا موچەی مانگی هەشتی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابش نەکراوە بە پێی بەدوادات چوونەکان لای تۆ ئەم موچێ بۆ تا ئێستا دابش نەکراوە بەڵێ دیارە لە ماوەی ڕابردوودا دوای بڕیارەکەی دادگای فیدراڵی کە لە 21 دوای 2024 دەرچووە وەزارەتی دارایی عێراق چەندین تێبینی ناردووە بۆ هەرێم بۆی کە کێشەی موچە چارەسەر بکرێ بەڵام لیستی موچە چەند کێشەیەکی هەبووە کە ئێستاش بربەستن لە بەردەم موچە خۆران لەوانە بنم نەبوونی تۆماری بایۆمەتری لە کاتێکدا لە ساڵی 2016ەوە بڵین بایۆمەتری لە هەرێمی کوردستان دەستی پێ کردووە زیاتر لە 3 میلیارد دیناری تێچوو بەڵام تاکو ئێستاش پرۆسەکە تەواو نەکراوە کە زیاتر لە 100,000 موچە خۆر بایۆمەتریان دەبێت مەچارەسەر بکرێت ناوی دووبارە هەیە لە لیستی موچە بڵێن ناو هەیە بڵێن لە وەزارەتی پێشمەرگە هەرێم موچە هەیە و لە وەزارەتی بەرگری عێراق بە هەمان شێوە دوو موچەی هەیە هەر ئەمڕۆ سەرۆکی دەستەی بڵێن پاراستنی کۆمەڵاتی لە وەزارەتی کاروباری کۆمەڵاتی عێراق قسەی کردووە کە زیاتر لە 5,000 موچەخۆری هەرێم
کە لێرە موچیان هەیە و بڵێن لە عێراقیش موچەی چاودێری کۆمەڵایەتی توێژاژارەکانیان وەرگرتووە کەەوەش کێشەیەکە ئەمانە دانیشتوی شوێن بەڵێ بەشێکیان باز دەوەکە کە دانیشتوی ناوچەدا برێنراوەکانن لە فەرمانبەر و لە هێزی ئەمنیش کە دەبیاوانە چارەسەر بکەین بەڵام تاکوێسە چارەسەر نەکراون کەم و کوڕەکانی لیستی موچەکە هەموو مانگی دوا دەکەوێت و پێشتریش بڵێن وەزارەتی دارایی عێراق لە مانگی دوو تەیفسامی خۆی نووسراوی کردبوو کە لە دەی هەموو مانگێک لیستی موچە بچێتە عێراق بۆی کە لە سوونی کاتدا بڵێن تەمویلی موچە بکرێ بەڵام لێرە بڵێن دواکەوتنێ وێراوی کە بەڕارەکەی دادگای فیدراڵیش وەکو خۆی جێبەجێ نەکراوە کەم و کوڕی هەیە هەرچەندە ئەنجومەنی وەزیرانی عێراق بڵێن ئەو پێشنیازەی کۆبوونەوەی ئەنجومەنی باڵای ئابووری عێراق وەرێمی پەسەند کرد کە لە هەفتەی ڕابردوو لێرە بەڕێوە چوو کە تا کۆتایی ساڵ ینی دەبێ هەرێم هەم بایۆمەتری تەواو بکە و هەم ناوی دووبارە ناوی زیادەمانە چارەسەر بکات دەرفەتێک درراوە کە تاوەکو ئەو کاتە چارەسەر بکرێت بەڵام تاکو ئێستش بڵێن موچەی لیستی موچەی مانگی هەشت نەنێدراوە بۆ بەغدا کەم و کوڕی هەیە لە نردنی لیستی موچە کە مجارێک دوا دەکەوێت زۆر بە شان و باڵی ئەو کۆبوونەوەی باڵای با بڵێن ئەنجومەنی دارایی یا ئەنجومەنی وەزاری دارایی عێراق و هەرێم کە لە هەولێر بوو دوڕۆژی خان زۆر بە شان و باڵی هەڵدرا کە کۆبوونەوەکان زۆر ئیجابی بوون خاڵی زۆر باشی تیا بووە ئیتر تەواو گرفتی موچە نامێنێ بەڵام وتم وا بەرەو 20 مانگە ڕۆین هێشتا لیستی مانگ هێشت ئەمڕۆژ تا کات ژمێر یەکیش نەنێرا بوو پەیوەندی بە حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێمەوەیە کە بەردەوام کێشەی بۆ لیستی موچە دروست کردووە عێراق دەرفەتی زۆری داوە هەم بۆ بە بانکیکردنیش بۆ نمونە بۆ بڕیارەکەی دادگای فیدراڵی دەرفەتی زۆری داوە لە مانگی دووەوە حەوت مانگە ئەم بڕیارەی دادگای فیدراڵی دەرچووە بۆ نمونە بۆ بە بانکیکردنی موچە بەڵام تاکو ئێستا جێبەجێیان نەکردووە بڕیارەکەی دادگای فیدراڵی ڕاستکردنی داهاتی ناوخۆیە داهاتی نەوتە نردنی میزان مراجعێ و لیستی موچە ڕەچاوکردنی تێبینەکانی دیوانی چاودێری دارای عێراق ینی تاکو ئێستا بڕیارەکەی دادگای فیدراڵی جێبەجێ نەکراوە ئەگەر بە تاوەکو بڕیارەکەی دادگای فیدراڵی کە بەتایبەت پێویستە بە بانکیکردن جێبەجێ نەکرێ کێشەی موچە بەردەوام دێ وەم دەسەڵاتش خۆ ئەزمونێکی زۆرمانەیە لەگەڵم دەسەڵاتە کە موچەی زۆری خەڵکی خواردووە ئێمە پێشتر بەداچوومان کردبوو لە ماوەی 10 ساڵدا 26 تریلیۆن دیناری موچەی موچەخۆرانی خواردووە ئێستاش کە بڵێن موچەکە لە بەغداشەوە دێ هەر کێشەی بۆ دروست دەکا دێ موچەوەکو کارتێک لە دەستی خۆیدا بمێنێتەوە بۆتە لەمپەرێک لەبەرەوەی کە لە بەردەمەوەی کە بڕیارەکەی دادگای فیدراڵیش جێبەجێ بکرێ بەڵام تاوەکو ئەم دەسەڵاتە بڵێن لەسەر حکم بێ کە بە یەکەوە پارتی ویچێتی بەڕەوەی دەبن کێشەی موچە بەردەوام دەبێت لە بڕیارەکەی دادگای فیدراڵی کۆڕ بڵێن ڕوونە کە دەسەڵاتی داوە تەنانەت بە بڵێن فەرمانگەکان ڕاستەخۆ مامەڵە لەگەڵ عێراق بکەن بەڵام بڕم لەم سنوورە یەکێتیش فشار لە موچەخۆران دەکا بۆ هەژماری من ئەویش بە هەمان شێوە بەشدارە لەو کەم و کوڕیانەی کە لە لیستی موچەدا هەیە بەڵام تاکو بڕیارەکە جێبەجێنێکە کێشەی موچە بەردەوام لێوە تاکۆم دەسەڵاتش بڵێن لەسەر حکومێت بەڵام دەسەڵاتداران لە هەرێم باز لەوەکەن تەوتین بە بانکیکردن ئەو وشەیەکی عەرەبیە و لە حکوومەتی فیدراڵ بەکاردێ ئەمەی کێسە پێوترێت لە کەوانەیەکە هەژماری من هەمان ئەو بابەتەیە و تەنانەت ینی وا بڵاوکرایە پارێزگاری بانکی ناوەندی کە سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچووی بینی بوو لە ئەو کۆبوونەوەی باڵایە وەکو بڵێ ئۆکەی داوەتێ بۆ هەژماری من ئەمە هەژماری من تەوتینە بەڵێ ئەگەر بە بانکیکردن بە ئێستا کێشەی موچە چارەسەر دەبوو بەڵام چکە و بڕیارەکەی دادگای فیدراڵی ڕوونە دەڵێ لە بانکە حکومیە فیدراڵیەکان بێ بەڵام ئەوان لە بانکە هەلیەکان کردویانەتەوە و تاکو ئێستا بە پێ قسەی خۆیان 500,000 موچەخۆر تاکو ئێستا بە بانکی کراون لە بڵین لە هەژماری من بەڵام عێراق تاکو ئێستش دانی پێدانن ناوە بڵین بە هەژماری من و بۆ موچەخۆران ژوا باشتر ڕاستەوخۆ موچەکە لە عێراقەوە بێ لەبەرەوەی کە ئەزمونێکی خراپیان هەیە لەگەڵام دەسەڵاتە و تاکو بڵین کێشەی موچە بڵین لیستی موچە لە کۆنتڕۆڵی ئەواندا بێ هەژماری من بڵین سەر بگرێ لە داهاتووشدا کێشە بۆ موچەی موچەخۆران دروست دەبێت پێشتر خۆ باسییان لەوە دەکرد کە خزمەتگوزاری زۆر هەیە لە هەژماری من باسی 19 خزمەتگوزاریمان دەکرد بەڵام ئێمە سێمە دەبینین ئەو چەند مانگێک کە بە قسەی خۆیان 120,000 موچەخۆر لە هەژماری من موچەوە دەگرن بەڵام کوا خزمەتگوزاریەکانیان وەکو ئەیتیمەکان پاریتیان وەکو پێشینەوە بڵێ ئەیتیمەکان پارانتی دەنێ بارگرانێکی زۆری زۆرجار بۆ موچەخۆران دروست کردووە کە لە ناوچەیەکی دوورەدەست سەر لە هەموو شوێنەکان خۆ بە تەواوەتی ئەیتیمیش دانراوە کەمە کوڕیش هەیە لە مرۆوە باش بۆ دەسەڵات لە هەرێمی کوردستان ئەوەنە مکوڕە لەسەر هەژماری من یعنی هەژماری من یان تەوتین لە بەغدا
چ جیاوازێکی هەیە بۆ هەرێم من ئەم پرسیارە زیاتر لە ڕۆمادیەکەیەوەکەم یعنی چ جیاوازیێکە لەو بانکانی کە ئەهلین حکومەتی هەرێم عقدی لەگەڵ کردوون لەگەڵ بانکی TBI بیان ڕەشید بیان ڕافیدەین بێ بەڵێ خۆی ئەگەر بە بانکیکردنەکە جێبەجێ بکرێ بڵێن و کاتە پارە لە عێراقەوە ڕاستەوخۆ دەخرێتە سەر هەژماری بانکی موچەخۆران باشە ئەنی پەیوەندی بە نێوەندگیرێک نییە کە وەزارەتی دارایی هەرێم بەڵام هەژماری من دەبێت پارەکە بێتە وەزارەتی دارایی هەرێم دوایی بنێرێتەوە بۆ بانکەکانی هەژماری من ئەوە جیاواز دەکەیت وەوان پێشتری سەرپەرشتیاری پرۆژەی هەژماری من لێدوانیدا بوو باسی لەوە کردبوو بۆ هەر موچەخۆرێک 2000 بۆ 2500 دینار لە بەرامبەر پێدانی موچە لێ وەردەگیرێت بۆ نمونەگەر هەموو موچەخۆران لە هەژماری من بە بانکی بکرێن ئەو کاتە بەس قازانجی پێدانی موچە بانکە هەلیەکان کە بەتابەت بگی بەرپرسان بەشێکی بەرپرسانە ساڵانە زیاتر لە 30 ملیار دینار قازانج دەکەن بەشێکی بۆ ئەوەیە بەشێکەوەی کە لەژێر کۆنتترۆلی خۆیاندا بمێنێتەوە و موچەوەکو کارتێک ئەو پاساوی کە دەسەڵات لە هەرێمەڵێ بە بانکیکردنەی بەغدا ئەوێ لێدانە لە قواری هەرێم بۆیە ئێمە نایکەین ئەمە لێدانە لە قواری هەرێم بە بۆچین بەس لێدانە لە گیرفانی دەسەڵاتداران لە بانکەکانیان ئەگەر بۆ نمونە لە ماوەی ڕابردووە بە دەسەڵاتدارانی هەرێم مامەڵێکی باشیان لەگەڵ موچەخۆران کرد بە لە پرسی موچە موچیان پاشەکەوت نەکرد بەیە لێبڕینی موچیان پەیڕەوە نەکرد بەیە موچیان بە تا بڵێن چەنی بڵێن 15 موچەی هەر بە تەواوەتی موچیان خواردووە ئەگەر ئەویان لەگەڵ موچەخۆران نەکرد بەیە بەس متمانیان پێ دەکرد لەبەرەوەی کێستە متمانیان لەدەستداوە ئەگەر ئەو لە قازانجی موچەخۆرانەوە بە تایبەت بڕیارەکەی دادگای فیدراڵ لە ماوەی ڕابردوو بڵێن ئەوەی کە تایبەتە بە موچە دەری کردووە هەمووی لە قازانجی موچەخۆرە و بڕیاری ڕاگررتنی نەوت بە هەمان شێوە هەر لە قازانجی خەڵکی کوردستانە چووکە نەوتە لە ماوەی ڕابردوودا هەم لە ڕووی موچە کێشە دروست بوو هەم لە ڕووی دموکراسیەوە حکومڕانی هەرێم پاشەکشێ کرد کە بەشێک بڵێن بەشێکی زۆری و موچێ بۆ بێزکردنی بنەماڵە سیاسەکان لە هەرێم بەکارها بڵێن پرۆژەکانیش کە بڵێن تووشی وەستان بوونەوە دێنە سەرەوە چونکە بابەتی کەشی بە دوایێت بەڵام باز لۆ بکەین داهات چ ناوخۆ چ ئەوەی پێوترێک گەماری یانی خاڵە سنووریەکان لە نێوان هەولێر و بەغدا چارەسەر بۆ یان هەر کێشەیەکی هەڵپەسەراوە تا ئێستا وڵا بەر ڕووی بینی سەرداهاتەکە بەزەگەر بڕێرەکەی دادگای فیدراڵی بڵێن جێبەجێ بکرێ هەر کێشەی خانەنشینی نییە بەپێی بڕیارەکەی دادگای فیدراڵ بێ پلە بەرزکردنەوە بگەڕێتەوە کە لە 2016ەوە بە نەحەق ڕاگیراوە بەتایبەت مامۆستایان و فەرمانبەرانی مەدەنی ئەگەر ئەوەی کە ئەنجومەنی دادوەریە لە سەرۆکایەتی حکومەتە پەرلەمانە سەرۆکایەتی هەرێم ئەوانە بۆیان کراوە بەزەوەی کە ماوەتەوە فەرمانبەری مەدەنی لەگەڵ مامۆستایان بۆیان نەکراوە کە بەپێی بڕیارەکەی دادگای فیدراڵی دەبێت ئەمانەش بکرێت و بە هەمان شێوە بڵێن چین و توێژێکی وەکو زیندانیانی سیاسیمان هەیە ئەوانەی کە لە سەردەمی بەعز دەستگیر کراون و زیندانی کراون کە ژمارەیان تاکو ئێستا 25,000 بڵێن دۆسیەکانیان نێگلا کراوەتەوە لە 2013ەوە 20,000 مامەڵیان تەواو کراوە بەڵام تاوەکو ئێستا بڵێن منحیان بۆ نەبڕاوەتەوە و پێشتریش حکومەتی ماوە بە سەرچووی هەرێم ڕێگر بوو لەوەی کە موچەی زیندانانی سیاسی بخرێتە سەر بەغدا چەندی زیندانی سیاسی و سوێتی موچەکەی بخرێتە سەر بەغدا لەوێ بڵێن نووسراویان کردو بۆ وەزارەتی دارایی عێراق پێشتر کەم زیندانی سیاسیان لێرە موچیانەیە لە کاتێک کە موچەشیان بۆ نەبڕاوەتە بۆی لەوێش کاریان بۆ نەکرێت ئەگەر بڵمۆنم موچەی زیندانیانی سیاسی بتێت سەر عێراق ئەو کاتە مینحەکە لە 400,000ەوە بۆ سەری 1,200,000 بەڵام لە هەرێم لە 250,000 تا 400,000 وێ ڕای بڵێن کۆمەڵێک ئیمتیازی دیکە و بە هەمان شێوە موچەی چاودێری کۆمەڵایەتی کە لێرە 150,000 لەوێ 250,000 سوودمەندانی چاودێری کۆمەڵایەتی هەژارەکان کەوانی بڵێن هیچ سەرچاوێکی داهاتیان نییە منداڵانی بێباوکە نەخۆشانی درێژخایانن کەوانی لە 2016 بە نەحەق موچەکانیان ڕاگیراوە دەکرێت ئەوانیش بڵێن لە قۆناغی داهات و لەگەڵ بەغداد قسە بکرێ بەوەی کە موچەکانیان بۆ ببەسترێتەوە و ئێستا پێشتر 1970,000 ئێستا باز لەوە کە بەپێی ڕووپێوێک کە زیاتر لە 200,000 خێزان لە هەرێمی کوردستان پێویستیان بەوەیە کە موچەی چاودێری کۆمەڵایەتیان بۆ بڕێتەوە ئەوانێکی سەرچاوێکی داهاتیان نییە ئەوانێکی بڵێن بە ساڵات چوون ئەوانەی کاوسەرەکانیان لەدەستداوە منداڵ بێباوک نەخۆشانی درێژخایان بڵێن دەکرێت کە بڕیارەکەی دادگای فیدراڵی جێبەجێکرێت لە قۆناغی داهاتوو ئەمانش بۆ توێژە جیاوازەکان بکرێت باش سەبارەت بە داهات بەڵێ سەبارەت بە داهاتی ناوخۆ دیارە داهاتی ناوخۆ بەپێی نووسراوی بەپێی نووسراوی وەزارەتی دارایی عێراق بێ کە پێشتر لە 4 مانگی یەکەم داوای 1,636 ملیاری کردبوو بەپێیەوە بێ داهاتی مانگانەی هەرێم بەگەندەڵیشەوە
411 میلیارد دیناری مانگانەیە. بەس کاک حەکیم لەوە وەزارەتی دارایی ئەڵێ ئەمە هەمووی کاش نییە، ئەمە بەشێکی بەس ڕەسیدە، ینی بەس چەکی بانقی و ڕقەمە، ینی بە کاش نایەتەوە ناو خەزانەی حکوومەت. بەڵێ ئەو نووسراوی وەزارەتی دارایی عێراقە کە بڵێ 411 میلیارد دینارەکە بۆ 4 مانگی یەکەم داوای کردبوو. وێ ڕای ئەوەش کە بڵین بەپێی راپۆرتی دیوانی چاودێری دارایی عێراق باسی لەوە کردو کە 26 مەرزی نافەرمی لە هەرێمی کوردستان داهاتەکانیان ناگەڕێتەوە وەزارەتی دارایی، جگەلەوەی کە 4 مەرزی فەرمیشمان هەیە کە ئەوانیش بڵێن گەندەڵێکی زۆر لەو مەرزە فەرمیانە هەیە. ئەو بەراسوونێکی ئێمە کردومانە بۆ نمونەگەر 411 میلیارد دینار هەژمار بکەین لە 8 مانگی ڕابردوودا داهات یارێم 3 تریلیۆن و 288 میلیارد بوو. ئەوەی کە بۆ خەرجی ڕۆشتووە بەشێکی بۆ خەرجی ڕۆشتووە کە 1 تریلیۆن و 388 میلیارە، 678 بۆ موچە بووە لە بەرەوەی کە مانگی 618 میلیارد لە بەغداوە تەواوکاری موچە لە داهاتی ناو خۆدرا، مانگی 560 میلیارات بەشێک لە تەواوکاری موچە لە داهاتی ناو خۆدرا. بۆ خەرجی فەرمانکان 6 میلیارە بڵێن لە 8 مانگە 480 میلیارد خەرج کراوە، 230 میلیاری ڕادستی بەغداد کراوە، تەنها 230 میلیارد لە کاتێکە بڵێن بەپێی یاسای کارگەری دارایی عێراق کە لە 2009 دەرچووە دەبێ هەموو داهاتی هەرێم ناوخۆ نانەوتی ڕادست بکرێ اینجا بڵێن پشکی هەرێم بگەڕێتەوە، بەڵام ئەوان تەنها 230 میلیاریان ڕادستی هەژماری وەزارەتی دارایی عێراق کردووە کە لە بانکی ناوەندی بڵێن لە کێبلێری بانکی ناوەندی کراوەتە بۆ داهاتە ناوخۆیەکان. واتە ئێستا دوای لێدەرکردنی خەرجی ئەوەی کە داهاتی ناوخۆ دیارە 1 تریلیۆن و 900 میلیارد نزیکەی 2 تریلیۆن لەکوێ ئەم پارە لەکوێ؟ وڵاتە دەبێت وەزارەتی دارایی هەرێم ڕوونکردنەوەی لەسەردا، چونکە ئێستا وەزارەتی دارایی عێراق مانگانە بڵێن خەرجی موچە بڵاو دەکاتەوە. ئێستا بۆ نمونە لە 6 مانگی ڕابردوو خەرجی موچەی بڵاو کرد بۆ وەزارەتی دارایی عێراق کە داهاتەکەی چەند بووە و خەرجەکەشی چەند بووە. ئەوە ئێستا بۆ نمونەوەی کە بۆ هەرێم هاتووە لە 7 مانگی ڕابردوو تەنها دەوەشی بڵاو کردبەوە کە بۆ موچە 5 تریلیۆن 911 میلیارد لە بەغداوە هاتووە بۆ موچەی موچە خۆران لە 7 مانگی ڕابردوو، ئەوان 230 میلیاریان ڕاست کردووە ڕاستی بەغداد کردووە. پشکی هەرێم 6 تریلیۆن و 570 میلیارد بووە، بەڵام 659 میلیاری بڵین نهاتووە بۆ ئەوەی کە نەوت ڕادەز نەکراوە. بەشێکی کە پارەی پرۆژەکانە کە ئێستا زۆر گرینگە پرۆژەکان بخرێنەوە باش و بەشێکیشی بڵین پارەی خەرجی حکوومەتە دەبێ وەزارەتی دارایی ڕوونکردنەوە بدا لەسەر ئەو بڕپارەیە و دیارە بڵێن داهاتی گەندەڵێکی زۆر هەیە لە داهاتی ناوخۆ و تایبەتە من دوو هێزە کە دەستیان کردووە سەر داهاتی ناوخۆ دەخرێتە خزمەتی ئەوانە و ناخرێتە خزمەتی پرۆژە و خەڵکی وروستان. باس لەوە کرا گومرگەکان بە ئەلکترۆنی بکرێن کاک حەکیم، بەڵام حکوومەتی هەرێم جۆرێک لە ملەجیڕیتیایە و ناوێ ئەمە بکرێت بۆ ئەگەر دەواازە سنووریەکان بە ئەلکترۆنی بکرێن حکوومەتی هەرێم پێی ناخۆشە هۆکارەکەی چییە؟ بەڵێ بە قسەی خۆیان بێ بەشێکیان بە ئەلکترۆنی کردووە، بەڵام بەپێی راپۆرتەکانی دیوانی چاودێری دارایی عێراق بێت گەندەڵێکی زۆر لە خاڵە سنووریەکانی هەرێمەیە و تایبەت مەرزی نافەرمی وەکو باسمان کە زیاتر لە 26 مەرزی نافەرمی لە هەرێمی کوردستان داهاتەکانی ناچێتەوە وەزارەتی دارایی. ئەوە راپۆرتی دیوانی چاودێری دارایی عێراقە کە خۆی بڵاوی کردوێتەوە. گەندەڵێکی زۆر لە ماوەی ڕابردووشدا بڵێن بە سەدان ڕێگە کۆمپانیا حیزبەکان لە خاڵە سنووریەکان ئەوەی کە پەیوەندی بە خزمەتگوزاریە لەوێ پێشکەش دەکرێت داهاتی بڵێن خاڵە سنووریەکان بۆ کۆمپانیا حیزبەکان ڕۆشتووە. ئەگەر بینە سەر نەوت نەوت با بیکەین بە دوو قۆناغ، قۆناغی فرۆشتنی هەڕاستکردنی تاڵان فرۆشتنکردنی تا ئەو کاتی ڕاگیرە، قۆناغی دۆم لەو کاتی ڕاگیراوە ئێستا خۆ لە بەرهێنان نەوەستاون هەر بە قاچاق و بە تەنکەر ئەی فرۆشتنەوە. داهاتی نەوت لە ماوەی ساڵی 2014 تا ئەو کاتەی وەستا تا ئەم ساڵ بوو لەگەڵ پار بوو عفوو تا ئەو کاتە چەنە بووە و لە دوای ئەوەوە چەنەیەکە بە تەنکەری فرۆشن و بە قاچاقی. باشە بالەوەی کۆتایی دەست پێ بکەین چونکە باسیەوەمان کرد کە 659 میلیارد لە بەغداوە ناتووە کە لە ماوەی 7 مانگی ڕابردوو کە پارەی پرۆژەکانە پرۆژە خزمەتگوزاریەکانە و لەگەڵ خەرجی فەرمانەکانی حکوومەتە لە بۆی چیوە ناتوە بۆی کە نەوتیان ڕادەز نەکردووە 400,000 بەرمیلەکەی ڕۆژانە بەڵا نەوتیان ڕادەز نەکردو بۆیە پشکی هەرێم لە پارەی پرۆژەکان ناتووە بۆی کە پێشتریش وەزارەتی پلاندانانی عێراق ڕوونکردنەوەیەکی بڵاو کردبووە باسی لەوە کردو تاوەکو نەوت تەسلیم نەکەن پارەی پرۆژەکان ئەوەی کە خەرجی دام و دەستگاکانی حکوومەتە
نایەت بۆ هەرێم بڵێن ئێستا ئەو زیانەکەی دیارە کە ئێستا وێڕایەوە کە ئێستاش ئەو نەوتەی کە لە هەرێم بە قاچاق دەفرۆشرێ ناکرێتە خزمەتی خەڵکی کوردستان و بە هەمان شێوە لە بەغداشەوە زیانمان بەرکەوتووە کە 659 ملیار دینار نهاتوە کە دەکرا بێتە سەرەتایەک بۆ تەرخانکردنی پارە بۆ پرۆژانەی کە ڕاگیراوە و پێشتریش بڵێن ئیشی زۆرمان لەسەر نەوت کردو لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بە پشتبەسن بە راپۆرتەکانی دیلۆیت و راپۆرتەکانی وەزارەتی نەوتی عێراق لە 2014 تاوەکو بڵێن 25 سی 2023 کە نەوتی هەرێم ڕاگیراوە بە بەهای 73 میلیار دینار 73 میلیارد دلار نەوت فرۆشراوە ئەوەی کە بە حکومەت گەڕاوەتەوە 30 میلیاری بە حکومەت گەڕاوەتەوە کۆمپانیەکان قازانجێکی زۆریان کردووە 43 میلیاری بۆ کۆمپانیەکان ڕۆشتووە و هەر لەو ماوەیەش کە لە ماوەی بڵێن لە 2014 تاوەکو 2024 ئەوەی کە پشکی هەرێمە بەوەی کە نەوتیان سەربەخۆ فرۆشتووە زیاتر لە 100 تریلیۆن دینار پارە لە بەغدا و پشکی هەرێم نهاتوە بۆی فرۆشتنی نەوت وێراوەی کە بڵێن 36 میلیارش قەرزدار بووین کە بەشێکی پارەی بەشی زۆری پارەی پاشکەوتی موچەیە هەندێکیشی کۆمپانیا نێوتیەکان و هەندێکیشی بڵێن هی خەرجی بواری کارەبایە باش ئەوە زیانەکەی بوو لە ڕابردوودا وێراوەی کە پرۆژەکان وەستان بڵێن هەری کار نەما لەو کاتەوە نهامەتەکان دەستی پێکرد گەشەی ئابووری وەستا بازار بڵێن وێران کرد لەو کاتێک کە دەستیاندا بەوەی کەنەوەت بەسەر بەخۆ باشە ئەوەی کە ئێستا بنزین لە هەرێمی کوردستان نۆرماڵەکەوان نزیکە لە 1000 دینار ئەو بۆ محەسەن و سوپەر زیاترە بێگومان کە لە عێراق وانە و لەگەڵ با بڵێن ڕەوشی ڕێگەوبانەکانمان کە تەنکەرەکان بەکاریان نودێن و ئەڕۆن ئەمە ڕیشێکی کە نییە لە زیانەکانی ئەو بابەتە بەڵێ خۆ یەکێک لەو لەمپەرانەی کە ئێمە بڵێن لە ڕابردووشدا کە بنزین لە کوردستان لیتری 500 دینار بوو ئەو کاتە بوو کە نەوت هەناردە نەکرا وایە بەس ئێستش زیان کە بڵێن نرخی سوتەمەنی لەگەڵ بەغدا هاوتا ناکرێت پێیوەستە بەوە کە نەوتیان ڕادەز نەکردووە و ئەو نەوتێک کە دەفرۆشێ بە قاچاق دەبرێ نەبووتەوە کاریەوەی کە بڵێن بنزین و سوتەمەنی لە ناوخۆی هەرێمی کوردستان هەرزان بکرێ وەراوەی کە بەڕێزوتت بۆن مەزیانێکی زۆر بەڕێگا و بانەکان گەشتووە بۆ نمونە ئەو پاڵاوگەنە یاسایانە بە هەمان شێوە کە ئێستا نەوتی دزرا و لەوێ ساغ دەکرێتەوە زیانێکی زۆریان هەیە بۆ تەندروستی هاوڵاتیان کە زیاتر لە 200 پاڵاوگەی نایاساییەوە بەڕاستی سەر و پاڵاوگانە لە ماوەی ڕابردووە حملەیەکە بوو بە تایبەت لە پارێزگای هەولێریان داخرێ داخرانم پاڵاوگانە وڵای ئەوەندە ئێمە بەداچوونمان کردووە ینی بەشیمان بوونەتەوە وەکو دەڵی شتێکە ئێوەیان زانیوە ڕادیوێ چونکە گەر بەشی ئەو پاڵاوگانە پاڵاوگەنە یاسایانە نەوتی خاویان پێدەنوتی زراوی هەرێمە کە لەوێ ساغ دەکرێتەوە زیاتر لە 200 پاڵاوگەیە داش نەخراون بەشێکی کەمیان وتیان داخراونە بۆ 900 پاڵاوگەیە ئەوی تر دانەخراوە کاک حەکیم لەو کاتێک کە ئێمە ئێستا نەوت بەرهەمەهێنین و بە قاچاغی فرۆشین لە بازاڕەکانی خۆشمانە و لە پاڵاوگەکانە دەپاڵێورێت ئەو خێرە بەرمیلە نەوت دەدرێت بە هاوڵاتیان بە 104,000 دینار بەڵام لە حکوومەتی فیدراڵ زۆر لەوە کەمترە هۆکارەکەی چیەوە ئەوە نەوت فرۆشتنە بە خەڵک بەڕاست یان نەوت دابشکردنە وڵاوکو بەڕێز داماژەوە جۆرێکە لە نەوت فرۆشن چونکە ساڵی ڕابردووش هەمان شێوە دووبارە بەوە ئێستا لە کوردستانە پێویست 1,300,000 خێزان لە کوردستانەیە باشە لە ماوەی ڕابردوو بوون و نە ساڵانی ڕابردوو و نەوتی خاو هەموو ساڵێک بەر لە ڕاگرتی نەوت 150 میلیۆن بەرمیل بۆ 160 میلیۆن بەرمیل نەوتیان دەفرۆشت بەڵام ئامادە نەبوون 1,300,000 بڵین بەرمیل نەوتی خاو بدەن نەوتی سپی بدەن بە خێزانەکانی هەرێمی کوردستان هەر ماڵە و بەرمیلێک نەوت ئێستش کە نەوتی ساڵی ڕابردووش بەمان شێوە ئەو نەوتەی کە خۆیان دابەشیان کە دەسەڵاتدارانی هەرێم کە خۆیان بڵێ فرۆشیان بە هاوڵاتیان نرخەکەی 104,000 بوو ئەم ساڵیش بە هەمان شێوە نەوتەکەی عێراق دواتر بەشێک لە ناوچەکانی گرتەوە بە 6,000 بوو و بەر لەوەی کە نەوت فرۆش خۆممان ئاگادارمەوە کاتە بە 30,000 دەترا بە هاوڵاتیان ئەوە بەڵای نەوتەکە لە زۆر ڕۆ هەرێمی کوردستانی وێران کرد بەڵام بۆ هۆی دۆڵەمەندبوونی بنەماڵە سیاسیەکان دەسەڵاتدارەکان بەڵام هەرێمی کوردستانی زۆر گەڕاند دواوە کاک حەکیم بەشێک لە خەڵکی باز لەوەکەن ئەڵەن نەوت بە فەرمی لەسەر و لە $480 ئەفرۆشرێ بەڵام خێرە بە هاوڵاتیەکانی خۆی بە 104,000 دینار ئەیفرۆشێ یعنی ئەم پرسیارە لەلایەن خەڵکەوە لە شەقام پرسیارێکی جدیە بەڕاست بەڵێ ئەوان بڵێن ئەوەی کە یەکێک لە بەرهەمەکانیەوە نەوتی سپیە ئەوان بڵێن ئەو بە
4000 بە خەڵک دەیفرۆشن بەس وەکو نەوتە خاوەکەش بڵین هەڕازیان کردووە بۆ نمونە ئێستا بەپێی راپۆرتی ڕێکخراوی ڕوونبین ئێستا سەرووی 320,000 بەرمیل نەوت لە هەرێمی کوردستان دەفرۆشرێت و پێشتریش وەزیری نەوتی عێراق ئاماژەی بەوە کردبوو 329,000 بەرمیل نەوت دەفرۆشرێت و 46,000شی دەرێ بە پاڵاوگەکان کە داهاتی مانگانەی ئەوەی کە بە حکوومەت دەمێنێتەوە 266 میلیارد دینارە یعنی ئەگەر لێکی بدەینەوە لە ماوەی ئەو بڵین هەژ مانگی ڕابردوو زیاتر لە 2 تریلیۆن بووە بەس داهاتی نەوت بەتەنکەر ئەوەی کە فرۆشراوە بەڵام نەخراوەتەوە کەس نازانێت چی لێ هاتووە بڵین ئەو داهاتی نەوتە نەبەوە موچە خەرج کراوە پێشتر پارەشن دەدا بە دیلۆیت کە راپۆرتەکانی بڵاو بکاتەوە ئەوی شەر دیار نییە هیچ بڵێن راپۆرتێک بڵاو بکاتەوە لەسەر ئەو نەوتە چی لێدێ و باماشەوە تاڵان فرۆش کراوە ئێستا بۆ من هەندێک کێڵگەی و کوشێخان بەپێی راپۆرتی کۆمپانیەکان بێ لەوێ بەرمیلێنەوە بە 27 دلار فرۆشتاوە لەسەر سنگ بە 40 دلار فرۆشراوە لە تاوکێ بە 34 دلار ئەنێ لە ناوخۆ بە تێگڕا لە بینی 30 بۆ 35 دلار دەفرۆشێ بەڵام دەڕوا بۆ ئێران و لێشەوە بۆ ئەفغانستان و بەشێکشی باز دەگەێتێتە ئیمارات و وڵاتانی تر لەوێ زیاتر لە 60 دلار دەفرۆشێ لە بڵێنەوەی کە لە ناوخوا ڕاست فرۆش کراوە تاڵان فرۆش کراوە کە بەرمیلی بە 35 دلار بە 27 دلار دراوە سەلماوی ڕابردوو ئەو چەند ڕۆژی ڕابردوو نرخینەوە دابەزوی بۆ 70 دلار بەرمیلینەوە هەر لە سەروی 80 دلار بوو ینی ئەو کە لە ناوخۆیارین فرۆشراوە کەمتر لە 50 دلار لە نرخی گیانی فرۆشراوە گرفتەکە شێوەیە کە نەخراوەتەوە خزمەتی خەڵکی کوردستانیش ئەو داهاتەوە و پێشتریش تاکو ێستاش بڵێن خەڵک چاوەشە دەکەن بۆ نمونە ئێمە پێشتر زۆر لە پەرلەمانتاران و گفتوگۆمان کردووە باسێن لەوە دەکە گەر نەوت تەسلیم کرێ کێشەکە چارەسەر دەبێت ئێستا شەروەیە ئەگەر نەوتەکە تەسلیم بکەن پارەی پرۆژەکانیشی دێ بەڵام نەوتێن تەسلیم نەکردووە تا کۆتایی 2023 تا مانگی 11 بڕێک نەوتیان تەسلیمی بڵێن ڕۆژانە لە دەوروبەری 80,000 بەرمیلیان ڕاوەستی سۆمۆ دەکرد بەس لەو کاتەوە لە کۆتایی 2023ەوە ئەویشیان ڕاگرتووە ئێستا بڵین نەک بەرمیلێک تەنەکەیکیش تەنەکەنەوتێکیش ڕاستی عێراق ناکەن هەمووی دەفرۆشن و ئێستاش لەسەر شاشەکان خەڵک چاوەشە دەکەن دەڵێن ئەی ئەوانە لە کوێن کە دەیانوت ئەگەر نەوت تەسلیم بکەین کێشەی موچە چارەسەر دەبێت کە تەسلیمیشان نەکرد کە تەسلیمیشان نەکرد باشە لە ماوەی ڕابردووە ماوەیەکی زۆر بنونە سوتەمەنی بەتایبەت بانزینی نۆرماڵ ئەگەر باسکەین لە دەوروبەری 850 نارابوو 25 زیادی کرد ئێستا چۆتە 925 وەزارەتی سامانە سروشتەکان بەیاننامەیەکی دەرکردوویەتی ئێمە ڕێگەی بازرگانان ئەدەین و سنوورەکان و بازگەکان ئەکەینەوە بەڕوویانە کە سوتەمەنی بن کەواتە ینی ئەمە غیر مباشرەکە لێکدانەوەی بۆ بکەی وەزارەتی سامانە سروشتەکان لە پشت گرانبوونی نرخی سوتەمەنیەوەی لە بازاڕ وایە جا بێگومان ئەگەر ئەوان وەکو عێراق ئێستا لە عێراق پاڵپشتی سوتەمەنی هەیە خۆی حکوومەتی عێراقی پاڵپشتی سوتەمەنی دەکات بۆەوەی کە خەڵک سوودی لێ ببینی بەڵام ئەوان بڵێن پێشتریش لە هەرێم خۆ زۆر نرخی بەر لە هەنا دەکەینەوە لە 2014 بانزین سوتەمەنی هەرزان و لەبەرەوەی کە پاڵپشتی دەکرا بەڵام ئێستا کە پاڵپشتی ناکەن خۆیان پاڵپشتی ناکەن بۆیە نرخی بانزین و سوتەمەنی بەرز بۆتەوە خەڵکی کوردستان سوودی لە نەوتەکە نەبینی باش ئەوانی لە هەرێمی کوردستان موچەخۆری حکوومەتن جا موچەخۆری هەمیشەی بن گرێبەست بن هەر بابەتێک بن ئەگەر بە کەم و کورتیش بێ بە جۆرێک لە جۆرەکان سوودیان بینیوە لە داهاتی هەرێم ئەگەر بە کەم و کورتیش بێ کە بێگوان زۆر بە کەم و کورتی بووە بەڵام ئێمە خەڵکێکی زۆرمانەیە کە موچەخۆر نییە ئەی ئەمانەت چۆن لە سەرۆت و سامانی ئەم هەرێمە دەبێت بەشدار بن و پشکیان هەبێ و مافی خۆیانە بەڕاستی بەڵێ جەگرفتەکەوەی کە داهاتی بڵێن دزراوی نەوت کە ئێستا وەکو باسمان کەتە بە پێی راپۆرتی ڕێکخراوی ڕوون بێ لە 7 مانگ 2 تریلیۆن و 128 میلیارد بووە بەلانی کەمەوەی کە سافی بە حکوومەت ماوەتەوە بەڵام بڵێن دینارێکی نەخراوەتەوە خزمەتی گشتی و پرۆژەکان داهاتی ناوخۆبوون 1 تریلیۆن و 900 میلیارد یعنی سەروی 4 تریلیۆن دینار داهاتەوە بەڵام نەخراوەتەوە خزمەتی پرۆژەکان یعنی ئێستا بنوم نەگەر پرۆژەکان دەست پێکردنەوە خەڵک ئەوەی کە لە ڕێو پرۆژانەوە هەلیکاری دەست دەکەوێت بەڵام ئەو پرۆژانەش ڕاگیراون هەتا ئەمڕۆ بڵێن وەزیری ئاوادانکردنەوەش لێدوانی کێ بوو بەتایبەتەوەی کە پەیوەندی بە ڕێگاوبانەکانەوەیە ینی بۆ من ڕێگای سلێمانی دوکان بڵێن 4 قڕنا کە 3 قۆناغا لە 2000 هەموو تێچۆکەی چەنەیە بەڵێ لە 2012 دەستی پێ کردووە باشە ئێستا 2024 خەریکە تاواویش دەبێت 12 ساڵە پێویستی بە 150 میلیارد دینارە کە
کە ناکاتە نیوەی داهاتی ناوخۆی هەرێم لە مانگێکدا بەڵام ئامادە نەبوون بۆی خەرجکەن لە کاتێک ئێستا داهاتی ناوخۆ زۆرە و ئێستا بەشێکی زۆر کەمی کە 230 میلیارد ڕاستی عێراق کراوە ئەوەی تری بڵین ناخرێتەوە خزمەتی پرۆژەکان و بەمان شوی کە بەڕێز وت ئێستا خەڵکێکی زۆر هەیە کە هیچ سوودمەندێکی لە داهاتی گشتی ئەوەی کە موچەخۆری شەبەکەم و کوڕی و موچەکەی پێدەگا بەڵام پێشتر بڵین شتێکە بوو لە چوارچەوی چاودێری کۆمەڵایەتی کە لە هەرێم لە 2016ەوە ئەوەی کە تایبەت بە توێژە هەژارەکان بڕاوە لە 2016 بڕاوە بە پاساویی بە پاسای ئەوەی کە کەم و کوڕی تێدایە لە کاتێکە ینی لە بریەوەی کە چاکسازی بۆ نمونە لە داهاتی نەوت و لە تاڵانی نەوت و داهاتی ناوخۆ بکەن هاتون موچەی و توێژە هەژارانیان بڕی کە مانگانە 150,000 دیناریان پێدەدرا کە نەخۆشانی درێژخیان بۆنونە ئەوەی کە نەخۆشی سەرەتانی هەبوو شێرپەنجە ئەوەی کە نەخۆشی بڵین شەکرەی هەبوو سوودمەند دەبوو منداڵی بێ باوک بە ساڵات چوو بەڵام ئەویشیان بڕی ئێستاوەتە ئەوەی کە توێژە هەژارەکەی هیچ سوودمەندێکی نییە لە داهاتەکانی هەرێم بیرمە کاک حەکیم دەسەڵات لە هەڵبژاردننی ڕابردوو یا ڕابردووتر بووە گەر هەڵە نەبم باسی لە دروستکردنی کۆمپانیای کەفکۆ کرد بیرتە جەنابیشت وتی هەموو هاوڵاتیان و هاونیشتیمانیان بەشدارە بن و سەهمیانە بێ لەم کۆمپانیای ئەوە کۆمپانیای کەفکۆ بە کوێ گەیشت ئەوە یەکێک بوو لە بەڵێنەکانی هەڵبژاردننی لیستی پارتی لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی 2013 بەڵێ خوش تێرامیش ڤیددیۆیەکیە دەڵێ 1500 دلار ساڵانە خەڵک سوودمەند دەبێ و پێی دەدرێ لەو کاتە بڵین بەداتا شۆ ڕاستە ڕوو باز دەکە بەڵام ئەوە باردۆخ خەڵکی کوردستان لە بەرچاوێتی بڵین قوڕێکیان بۆ خەڵکی کوردستان گرتەوە بۆ پرۆژەکان بۆ خەڵکی هەژار و نەداری کوردستان باشە سوتەمەنی نەبووە هۆی ئەوەی کە کارەباش ڕەوشی کارەباش لە هەرێمی کوردستان چاک بێوەنیە ئەمە بۆ خۆی ئێستا کە کارەبای 24 کاتژمێری لە کوردستان نییە پێویستزانیڵی هەیە نا پێویستە بەوەی کە سوتەمەنی تاوا بۆ وێزگەکان دابین ناکرێ بۆ نمونە غازی سروشتی گازی سروشتی بۆ وێزگەکان ئەگەر ناخۆ پێشتری بەرپرسانی وەزارەتی کارەبا باسییانەوە کردبوو ئەگەر سوتەمەنی پێویست دابینکەن کارەبا دەکێتە 24 کاتژمێری بەڵام ئەمە ئێستا بۆ نمونە کارەبا بۆ هەرێم دابین ناکەن بەس کارەبا سەکارەبا فرۆشتن بە عێراقی بەرز بڵێ ئاشتی هەورامیش وتی و کارەبا 24 ساعتی هەتانە لەکوێوە هاتەوە حسابی ماڵی خۆی کردبووە و کاتە ئێستا بڵێن فرۆشتنی کارەباش هەیە بە عێراق ئێستا ڕۆژانە 1400 میگاوات بە عێراق دەفرۆشتێت بە مووسڵ دەفرۆشتێت بە پارێزگای مووسڵ زیاتر لە 900 میگاوات بە پارێزگای مووسڵ دەفرۆشترێت زیاترە لەو میگاواتەی پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیداری گەرمیان کە ناگاتە 800 میگاوات زیاتر ئەمە سوتەمەنیەکەی چ دابینیەکە سوتەمەنی ئەو بڕێکە ئەفرۆشرێ بە عێراق بۆ ئەو وێستگەکانی کۆمپانیەکانی کەرتی تایبەت ینی پێشتر گرێبەس کراوە لەگەڵ کۆمپانیەکانی کەرتی تایبەت کە ئێستا بەشی زۆری کارەبای هەرێم دراوە بە کەرتی تایبەت زیاتر لە 180 لەوێ ئێمە ڕاستی یەک دەخەمان ماوە فەرمی بەڵام بە حکمی جەنابەت ساحەبی ئەم بەرنامەیە بوویت لە ڕابردووە لەگەڵ کاگەریانیش هەوڵین چەند دەقەیەکی ئێمە لە بەردەم هەڵبژاردنێکی چارە نووسازین ئەم هەموو قەیران و کێشە و گیر و گرفتە هەیە و کەڵەکە بوو و چارەسەر نەکرا و ڕۆژ بە ڕۆژ زیاتریشە بێ بەڕاستی ئەرکی خەڵک ئێستا ئەوەیە چی بکەن لەم هەڵبژاردنە بەڵێ وڵازە بۆ هەڵبژاردننی بیسیدە کە بیسیدە بەڕێوەچێت دەرفەتێکی زۆر لە بەردەم خەڵکی کوردستان هەیە ئەوەی کە هەژارە و سوودمەند نەبوو لە داهاتی گشتی بڵێن ئێمە لە کوردستانە کێشەی کەمی داهاتمان نییە بەس کێشەوەیە کە ئیدارەدانێکی باش نەبوو داهاتەکان و دەستێکی ئەمین نییە و بێگومان ئەگەر خەڵکی کوردستان بە تایبەت پشتگیری کۆمەڵی دادگەری بکە کە دەستێکی پاک و ئەمینە و پێشتریش بە واقع سەلماندویان چۆنی سەلمێنن یا چۆن سەلماوە من حەزەکەمەوە بزانم وڵا پێشتر خەڵکی کوردستانی سەمەتمانێکی زۆری هەیە بە دەستگا خێرخوازەکانی کۆمەڵی دادگەری بۆ من هەر دەستگایەکی وەکو بەخشین لە 2009 تاوەکو 2000 و بڵین 24 زیاتر لە 40 ملیار دینار هاوکاری خەڵکی کردو و ئێمە بۆ منە وەزیرمان هەبووە تەنانەت ئێمە خۆمان چاپێکوتمان کە وەزیری پێشمان هەبووە تەنانەت ئەو کەوچکەی کەوەریشی گرتووە لە وەزارەت ئەوژی ڕادست کردوێتەوە ینی بەقەد و کە دەرزیە گەندەڵیان نەبووە لەو ماوەیە کە لە حکومڕانی بەشدار بوون ینی ئەو دەستە ئەمینەکەی ئەگەر زۆری نەبێنی کۆمەڵی دادگەری و خەڵکی کوردستان متمانی پێ ببەخشێ
بێگومان دەکرێت بۆ بدۆزێتەوە دوو بۆ کێشەی موچەش بەرنامەی کۆمەڵی دادگەری کوردستان بۆ هەڵبژار بەرنامەیەکی تێر و تەسەلە کە یەکێک لە جەختکردنەوەی لە چارەسەرکردنی بڵێن کێشەی موچەوە جێبەجێکردنی بڕیاری دادگای فیدراڵی و هەر کاتی خۆشی پشتگیری بۆ دەربڕیوە و بانکی کردن و بە هەمان شێوە بۆ گەنجان بۆ هەلی کار ینی بەرنامەی کۆمەڵی دادگەری بەرنامەیەکی تێر و تەسەلە ئەگەر خەڵکی کوردستان پیشوانی قۆناغێکی تازە دەست پێ دەگەر پیشوانی بکرێ و دەرفەتیشە بۆ خەڵکی کوردستان چونکە ئەو کاتە ئەگەر حکومڕانێکی نوێ بێتەکایەوە دەکری دارەدانێکی باشی داهاتی ناوخۆ پرسی موچە داهاتی نەوت مەسلەی دەستپێکردنەوەی پێشینەکان هەمووانە ئیدارەدانێکی باشی پێ بدرێ وەکێک لە خەڵەکانیش کرد بڵێن کۆمەڵ جەخت ئێستا مەسلەی پێشینەکانە ئێستا پێشتر زیاتر لە 4 تریلیۆن دینار درابوو بە خەڵک لە پێشینەکان 2 تریلیۆنی گەڕاوەتەوە ئەوەندە یاگەدارم 2 تریلیۆنی بڵێن ماوە ئەگەر سندوقێکە باە بۆ پێشینەکان دووبارە درابەوە بە خەڵک ئەو کاتە خەڵکێکی زۆر لی سوودماندا شۆک دوا پرسیار لە 1975 تقریبان کەمتر زیاتر لە دەنگدەرانی هەرێمی کوردستانەوەی کە ئەتوانن دەنگ بدەن کارتی بایۆمەتریان کردووە لەو لە 1975 لە 90 بۆ سەری لە پارێزگاکانی دهۆک هەولێر سلێمانی هەڵەبجە کارتەکانیان وەرگرتوتەوە ئەمە مؤشیرێکی دڵخۆشکەرە بە بڕۆی جەنابەت بەڵێ وڵا ئینشاڵا پێشبینی دەکرێن جار هەڵبژارنەکە گەرم و گۆڕ بێ بە کۆمەڵێک تایبەتمەند یۆکۆی کە بەڕێزوتە زیاتر لە 1976 خەڵکی ئەوەی کە مافی دەنگدانی بایۆمەتری کردووە ئەوەی کە مافی دەنگدانی هەبووە کە 2 ملیۆن و بڵێن 900,000 کارتی بایۆمەتری کردووە لە کۆی 3 ملیۆن و 789,000 دەنگدەر ئەوەندە بایۆمەتری کردووە کۆمیسیۆنی عێراق سەرپەرشتی دەکات و بەتایبەتی خەڵکی کوردستانی لەم جارە دەرفەتێکی لە بەردەمدایە بۆ چارەسەرکردنی کێشەکان کە بڵێن 5 ساڵ هەڵبژاری نەکراوە دەرفەتێکە لە بەردەم خەڵکی کوردستان کە بتوانێت مەسەلەن گۆڕانکاری بکە و کۆمەڵێک تایبەتمەندی شەیە کە باس کراوە بۆ نمونە هەژماری دەنگەکان بەرزتی و بە ئەلیکترۆنیە بە هەمان شێوە و ئەم جارە کەسێک کارتی بایۆمەتری نەبێ ناتوانێت دەنگ بدە پارتی ویکێتی خۆیان کۆنتڕۆلیشیان نییە بەسەر کۆمیسیۆنی عێراق پێشتر لێرە ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیاران بڵێن پارتی ویکێتی تێدا زۆری نەبوو بەزەم جارە لە کۆی نو کۆمیسیاری عێراق دویان پارتی ویکێتی لەلایەکان دیکە پێکاتوە ئێمە ئینشاڵڵا چاوەڕێی خەڵکی کوردستانی کە هیمەتێ بکەن هیمەتێک بکەن بەتایبەتی بۆ کۆمەڵی دادگەری کوردستان کە لە چەند ساڵی ڕابردوودا لە چەند ڕووێکەوە یەکەمین بووە بۆ نمونە لە داهێنان لە کاری خێرخوازی کە دەستگای خێرخوازی بەخشین داناو هەر یەکەمین بووە لە دانانی یەکەمین کەناڵی ئیسلامی هەر یەکەمین بووە لە دانانی یەکەمین کەناڵی ئۆپۆزیسیۆن هەر یەکەمین بووە لە ڕوبەڕبوونەوەی دەسەڵات سەرۆکی کۆمەڵی دادگەری لە پایتەختەوە هەر یەکەمین بووە خەڵکی ترێ لە سلێمانیەوە ڕەخنەی لە دەسەڵات گرتووە بەڵام لە ناو جەرگی هەولێر ماوەتەوە لەوێوە بڵێن ڕوبەڕووی ئەم دەسەڵاتە ستەمکارە بووە و لە کاری بڵێن پەروەردەی کۆمەڵی دادگەری یەکەمین بووە و لە عێراقیش یەکێکی حکومە ئەحمەدی مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید هەر یەکەمین و کە چۆ دادگای فدراڵی بۆ پرسی موچەی موچەخۆران و بۆی لاکردنەوەی نەوت و لە 2016 شەو کاری پێکردووە لە پەرلەمانی کوردستانیش پەرێزی پەرلەمانتارانی کۆمەڵی دادگەری دیارە زۆر بەڕێز حەکیم محەممەد ڕۆژنامەنووس سواز بۆی کە لەم ئەڵلقەی ئەمڕۆ وەکو پێشکەشکار نا وەکو میوان لەگەڵ سپاس دەکەم سپاس دەکەین کە مارکات بگرێتە دەست ئینشەڵا بە شێوازێکی کاتی تا و کاتی وەڵەنم داوە ئەی بەمە سەر سەلامەت زۆر سپاس وێنەرانی بەڕێز و خۆشەویست تا ئەڵلقەیەکی نوێی پرۆگرامی ئەمڕۆ و میوانێکی دیکە و بابەتێکی دیکە بۆ قسەکردن لەسەری هەموو لایەک بەخوای گەورە سپێرین کوردستانێکی ئاوادان و ئارام بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ